ئەبوو سەنای ئێمە نەبووە هی هەموو شاری سلێمانی بووە بۆ خۆ دەزانی نازانمەوە خۆش دەیبینی لێرە وەزعەکان چۆنە هێشتا جەنازەکەش نەگەیشتوێتەوە بە پێی جەنازەکەی تر بێتەوە ئینشەڵڵا سلێمانی هەمووی بۆی تاساوە. شەوی ڕابردوو کەسایەتیەکی مەسیحی شاری سلێمانی کۆچی دوایی کرد بە ناوی سڵێوە گۆرگیز کە ناسراوە بە ئەبوو سەنا کە ئەمە بەچمە لای کاک عیماد کە برازای کۆچکردووە گە فەرمی تێرە کاک عیماد دوا ناخۆشیتان بێت بە دیاریکراوی کاژمێر چەند کۆچی دوایی کرد و کەی بەنیازن بیگەڕێنەوە بۆ شاری سلێمانی تەرمەکەی. دوێنێ لە بەریتانیا وەفاتی کردووە سەعات 5 ئەوێ بە کاتی بەریتانیا نکاتە سەعات 8 ئێرە ترۆ خەریکی ڕێکارەکانن بە پێی ڕێکارەکانی ئەوێجا سێشە پێنجشەممە جومعە نازان بزەبت کە یەکاتەوە. کاک عیماد بەچی کۆچی دوایی کرد نەخۆش بوو؟ بەڵێ قوربان نەخۆش بوو ساوە تقریبن 35 ڕۆژ بوو لە خسخانە بوو لە وڵاتی بەریتانیا جەڵتەیە لێیە کارە ساتێ خۆ دەزانی تر وەزعکاوەی لات. کاک عیماد لە تەمەنی چەندە کۆچی دوایی کرد؟ ماڵی 1942 لە کۆیە لەدایک بووە لە شاری کۆیە لە ساڵی 74 هاتوۆتە سلێمانی 74 لێرە وتێل ئاشتی گرتووە دوای وتێل ئەبوو سەنای دروست کردووە وتێ سەرچناری سیاحی بەدەسەوە بووە تر هەموو تقریبەن کابراایکی سیاحیە 100%. خەڵک تا چەندێک سەردانتانەکەن تا چەندێک پێیان ناخۆش بۆ خەڵکی شاری سلێمانی؟ ئەبوو سەنای ئێمە نەبووە هی هەموو شاری سلێمانی بووە بۆ خۆ دەزانی نازانمەوە خۆش دەیبینی لێرە وەزعەکان چۆنە هێشتا جەنازەکەش نەگەیشتوێتەوە بە پێی جەنازەکەی تر بێتەوە ئینشەڵڵا سلێمانی هەمووی بۆی تاساوە. پەیجەکان شایەتن لە هەموو تەلەڤیزیۆنەکانی گەلی کوردستان و تەلەڤیزیۆنی هەموو پەیجەکان دەگەر دیقەتت دابێ هەمووی دابەزێنراوە دوێنێ. بەنیازن پرسەی بۆ بجێڕن و یا تاکو تەرمەکەی نەگاتەوە؟ ئێمە جارە لێرە خۆمان دانیشتین بەزیتر خەڵک زۆر بە پەرۆشەمی سەردانمانەکە تازیە ڕسمیەکەژی تر بێتەوە ئینشەڵڵا ئیعلانیەکەین لە پەیجەکانە دایە بەزێنین و لە فەیسبوک زین چۆنە. دوجار کێ بکە قسەی لەگەڵ کۆچ کردووە کرد؟ وەڵای ئێمە بە ڕۆژانە قسەمان لەگەڵ کردووە بەس تەقریبەوە 3 هەفتەیە نەیەتوانی لە خەسخانە کۆچی دوایی کردووە لەوێ نەیەتوانیت تقریبەن وەزعی خراپ بوو. کۆتا جار چی پێوتی؟ وەڵی هەر مەرحەبایی یعنی نەیتوانی قسەم لەگەڵاگە هەر دەستێکی بۆ هەڵبڕیم بە ڕەسم قسەمان لەگەڵ کرد لەوێ. هیچ پرۆژەیەکی هەبوو کە تەواو نەکرابێت؟ نەخێر دوای خۆی ئەبوو سەنە هەرەمێنێ؟ ئینشەڵڵا تر هیوادارم بمێنێ و مناڵەکانیشی ماشەڵڵا باشن لێرەی تر کاک مازن لێرێ سەرپەرشتی وتێلەکە ئاگات و شەکانیەکە. یەشێک لەوانی کە ویستوانەکە لە ساڵانی ڕابردووە بکرێ بە وەزیری گەشت و گوزار ئەمە چی بوو ئەم بابەتە؟ نەخێرەوە مامجەلال ساڵی 2000 بە ڕەحمەت وێ ڕەوانشاد مامجەلال لە دوکانیایە وتیە بێ دوکانمان بۆ چاکەی تر زۆر هاوکاری کردنەوەمانە وتی هەقا ئەمە ئەبوو سەنا بکەین بە وەزیری سیاحە ئەمە قسەی نەسی مامجەلالە وتێل ئاشورمان چاکرد لە ساڵی 2000 تر هەتا ساڵی 2015 بە دەستمانەوە بوو تر ڕازی بوون لێ ئیشەکانی 100% ناجێ بوو پیاوێکی سیاحی بوو. زۆر سپاس بۆ بەڕێستان دوا ناخۆشیتان بێت زۆر سپاس دەکەم. بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون شەوی ڕابردوو کاژمێر 8 بە کاتی کوردستان ئەبوو سەنا لە تەمەنی کە لە دایکبووی 1942 بووە کۆچی دوایی کرد لە وڵاتی بەریتانیا.